سڵاو لە خوشکان و برایان هیوادارم هەمووتان باش بن. لەم ویدیۆیە ئەمێ باسی شتێ بکەم بەداخەوە چەند شەوێکە من لایفەکەمەوە دوای ئەو یاریەی ئەو شەوە چەند مەجموعە خەڵکێک دێن هەرەڵێن فڵان کەس 400,000 کەسی لە لایفەکەیە بۆ هەر واڵن. خۆشەویستەکەم کە ئەلا من چاو لەو ئەکاونتانی تیکتۆکەکەم زۆربەی ساڵێکە 2 ساڵە دانراوە. منەنان لێرەوە مێ شتێکتان بۆ ڕوونکەمەوە کەسانی کە بەڕاستی لەوێ تازە ئیمپراتور بناسن. لەو یاریە هەموو خەڵکەزانێک کە هەمووی کورد نەبووە، لەوەیە 300,000 کەسی عەرەب بووە، 100,000 کەسیشی کورد بووە. دوای ئەوەشەوە یاریەک بوو تەواو بووە، تێگەشی لە کاتێکا بووە. دوای ئەوە ڕێزمێ باوەڕکە زۆر سێرە نەک هەر لە کووردا دنیایەکی زۆر سێرە، ینی مەجموعە کەسێک کە هیچ زانیاریەکی پێ نەبێ، نە قسەیەکی پێ باوەڕکە کابرا ناتوانێت 5 دقیقە قسە بکە. ئەیکەمە گرێو لەگەڵیشی کابرا ڕێزمێ لە دنیایەکە ژین دزەکان ڕێزیان زۆرترە، زۆر سیر و سەمەڕەیە. کارم بەوە نییە من لێرەوە ئەمێ شتێکی کە ڕوونکەمەوە. خۆشەویست جان، من کە سەرەتا ساڵی 2020 یەکەم جار تیکتۆکم بەکارێنە کە ئەو کاتە زۆربەی کورتە نێزانین تیکتۆکیش چییە، 4 ساڵ پێش، و چەند شتێکە کە من لەسەر تیکتۆک کردومە جێ شانازیە بۆ کورد. یەکەم کەس من لەسەر تیکتۆک پەیامی خوان بڵاو کردەوە کە دوایی قەومەکانی کەش کۆپی منیان کردو، بێجگە لە کورد مەسیحەکانی شەڵم و مسلمانانیش بەو بۆنەیەوە توانیان خواناسی خۆیان بکەن. یعنی ئەگە تۆ ئەلان زۆربەر چاو لە لایفەکانی شەوانە بکەی هەمووی دنیا باسی خواناسیەکەن، ئەوە سەبەبەکەی من بووم. ئەوە یەک. دووەم حەرەکەی کە من لەسەر تیکتۆک لێماوە، ڤیدیۆی تیکتۆکم خستە سەر ئاپەکانی کە سەر فەیسبوک، ئینستاگرام، یوتیوب، سناپچات. ئەوە ئیشی من بووەش لە ساڵی 2020 یەکەم کەس ئەوم کردووە. دوای ئەوەش من سێم حەرەکەی کە لێماوە، من یەکەم کەسم کە بە 4 زمان ڤیدۆم دروست کردووە، تێگەشتی، بە ئینگلیزی، بە کوردی، بە ئاڵمانی و بە فارسی. ئەگەر تۆ بچی چاو لە فالۆوەرەکانم کەی لە هەمووی دنیا خەڵک منی فالۆ کردووە، خەڵکی ئافریقا، ئەمریکا، ئوسترالیا، کانەدا، تێگەشتی. ئەوە ژێ شانازیە بۆ کورد. و دوای ئەوانش من کەسێکی نووسرم، تێگەشتی، و کەسێکم کە 7 زمان نەزانم، هەر کتێبەکانی خۆم بە 7 زمان تەرجومەکەمەوە، تازە دەسم کردەوە بۆ ئیشەش. بەڵام مەسەلەن لە ساڵانی کە بە زمانهایی کە زۆرتریش تەرجومە بێتەوە، و کتێبی من لە هەموو ماڵێکا بێت، تێگەشتی. چاولێکە من بەس ڤیدۆکانمەوە هیچ ملیۆن زیاتر لە 100 ملیۆن ڤیوی هەبووە پێشتر، تێگەشتی بە هەمووی ڤیدۆکانمەوەڵێم کە لە سەراسەری گیان خەڵک منەناسێ. من بە شانازیەوە لێم سپاس بۆخوای گەورە لەبەرەوەی کە خزمەتم کردووە. یەکەم کوردم کە زۆربەی خەڵکی گیانم ناسێت، تێگەشتی، یەکەم کوردم. جا هەم لە تەریقی سوسیال میدیاوە هەم لە تەریقی نووسینی کتێب، تێگەشتی. سپاس بۆخوای گەورەکە و بەهرەی داوە بە منە و بەهرەیەش دێوەتوانن شمولی بن بەزەبێ خزمەت بکەن ساڵهای ساڵیەوێ. من چەند ساڵە ویستومە کە خۆشەویستی خوایی بخەمە نێو دڵی ملەتی کوردەوە. بەداخەوە مەجموعەیەکی زۆر کەمەیە خۆشەویستی خوایی لە دڵیا بێ لە 100% زۆر کەمە، کەم خۆشەویستی خوایم 100% لە دڵایە. لەبەرەوەی کە خۆتان شاید 100 جار بۆ لە لایفەکان جنێوم پێدراوە، هەڕەشەم پێکراوە. من هەموو کەسێک بە خوشک و برای خۆم دارم. ئەوە خۆشەویستی خوایی لە دڵانە بێ ناتوانانی هەستەتە بێت، تێگەشتی. جا لێرەوە پەیامەکەم چی بوو؟ پەیامەکەم ئەو کەسانم کە دێن دژایەتی من زۆرەکەن، دژایەتی من مەکە، تێگەشتی. مامە شۆنی من دیارە و نێوی من دیارە و سپاس بەخوای گەورە. هەرەونە کە خەڵک شەوانە لە لایفەکان بە منەڵە ئیمپراتور، ئەوە زۆری پێ دڵخۆشم، تێگەشتی، زۆری پێ دڵخۆشم و سپاس خوا من لە خزمەتی خۆم بەردەوام. یعنی من شانازی ئەوە کەم کە خزمەت بە ملەتەکەم کەم، تێگەشتی. مەیە و نەدژایەتی من مەکە. مەجموعەیەکی کە منەوانش چاکە من زۆر کەسی باشیشمانەیەتون دەستخۆشییان کرد، زۆر سپاسی ئەوانیشەکەم. بەس من ئەو ناڵم ویستومە چەند ساڵە کۆمەلگا هوشیارکەمەوە. بەڕاستی ئەگە کەسی عیلمی پێ، زانستی پێە، خزمەت بە خەڵکەکە بچۆ بە حەزەکەی 2 ملیۆن لایکی بۆ بنێرە. بەڵام بەڕاستی زۆر هەر نەکورد قەومەکانی کەش یا کابرا بۆن و ڕەش پێستەکە بوو ئاوایە کرد، چ سوودێکیە بۆ کۆمەلگا؟ هیچ. کابرای تورکەکە ئاوایە کرد، هیچ سوودێکیان نەبووە. بەڕاستی زۆر سێرە. بەڵام من نەزانم ئەوەی چی. ئەوانە ڕۆحی خۆیان فرۆشتووە بە شەیتان، تێگەشتی. ئەوە شەیتان لەبەر چاویەوە و لایفانیان قەرباڵغەکە. گرنگەوەی تۆ ناود لە ئاسمان هەبێت، تێگەشتی. شۆنی ئەسڵی ئەمە ئاسمانە نەک عەرز. جا خۆشەویستان ملەتی کوردیژە بێ هوشیار بێ، هەر کەس خێر و بەرەکەتی بۆ کورد بە شۆنەوە بکەوە بە قوربان. کاتتان بە فیرۆ مەدەن،
کاتان بە فیرۆ مەدەن ئەو نەدەی دژایەتی منەکەی بڕۆ دوو لاپەڕە کتێبەکەی خۆتان بخێنەوە ئێوە بەدبەختی ئەوەیە کتێبەکەی خۆشتان نەخێنێتەوە لە ساڵی 2024 داین با 2024ش تەواو نەبێ و بێسوود کاتان لێ یەکەم دوو کتێبێ و دوو کتێبە بخێنەوە و هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح ئەمین